هەنگوین یەکێکە لە خواردنە سروشتیەکان کە مرۆڤ لە دێر زەمانەوە بەدوای داگەڕاوە و ڕۆڵی گرنگی هەبووە لە ژەمە خواردنەکاندا بە تایبەت بۆ ژەمی بەیانیان. لە کاتێکدا بەرهەمهێنانی هەنگوینێکی سروشتی کەمە بەگشتی، بەڵام هاوڵاتیەک لە تورکیا بە تەنها ساڵانە 7 تەن هەنگوین بەرهەم دەهێنێت و هەناردەی ناوچەکانی دیکەی دەکات. هەنگەوان یوجل تۆڕامان سەرەتا وەک خولیایەک لە شارۆچکەی تێرمە سەر بە پارێزگای سامسون دەستی بە هەنگەوانی کردووە و دواتر لە شارۆچکەی ئۆڵاشی سەر بە پارێزگای سیواز ئەم خولیایی گۆڕاوە بۆ پیشە. یوجل تۆڕامان کە لە ئێستادا لە تەمەنی 40 ساڵیدایە 23 ساڵ لەمەوبەر لە شارۆچکەی تێرمە تەنها وەک خولیایەک 5 پورەی هەنگی کڕیوە و دەستی بە کاری هەنگەوانی کردووە و لە ماوەی 6 ساڵدا ژماری پورە هەنگەکانی گەیشتونەتە 180 پورە هەنگ. سەرڕای ئەوەی بە خێوکردنی هەنگ ئەرکی قورسە و پێویستی بە خزمەتی زۆرە، بەڵام بە تێپەڕبوونی کات هەنگەوانیەکەی یوجل تۆڕامان لە خولیاوە بووەتە پیشە و پورە هەنگەکانی بردووەتە پارێزگای سیواز کە ناوچەیەکی گرنگە بۆ هەنگەوانی. هەنگەوان یوجل تۆڕامان سەبارەت بە پرۆژەکەی باسی لەوە کردووە کە ماوەی 17 ساڵە هاتووەتە شارۆچکەی ئۆڵاش و هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندەوە کە ئەو شارۆچکەیە ڕووپۆشێکی تایبەتی گوڵ و گیای هەیە. ئەمە شوا دەکات هەنگوینەکەی تامێکی ناوازەی هەبێت. وتیشی لە ئێستادا ساڵانە 7 تۆن هەنگوین بەرهەم دەهێنم و هەناردەی ناوچە جیاجەکانی تورکیای دەکەم. هەنگوین جگەلەوەی خواردەمەنیەکی تایبەت و بەتامە، هاوکات خواردەمەنیەکی چارەسەربەخشە بۆ زۆرێک لە نەخۆشیەکان دەبێتە شیفا. بەهۆی ئەوەی هەنگەکان شی لە سوودمەندەکانی ناوگوڵ هەڵدەمژن، ئەو بەرهەمە نایابەی لێ دروست دەکەن.